بەڵێ ئازیزان ئێستش لە ماڵی خاتوو نێرگزین کە ڕزگاربووی ئەلفالە بەڕاستی یەکێک لەو کەسانەی کە چیرۆکی ژیانی لە ڕێگەی کتێبەوە نووسراوەتەوە لەلایەن کاک عارف قوربانی کە بەڕاستی متەئەسرە بی یان زۆر دڵگرانە بی بۆی کە سات بە ساتی لەگەڵ یا ئەژی کە چۆن ژیاوە هیوادارم هەموو کەسێ ئەو کتێبە بخوێنێتەوە. خاتوو نێرگز سڵاوت لەبێ، دڵم خۆشە کە ئەمڕۆ لە نزیکەوە ئەو کارکتەرە ئەبینم یان ئەو کەسایەتیە ئەبینم کە لە ناو کتێبەکەیە خوێندومەتەوە و سات بە ساتی بەڕاستی من خۆم لەگەڵی گریاوە. خێر بێن لەسەر چاوم ئیتر ئێمە ژیانەکەمانە و کاتە ئاهوا بوو هەمومان گیریانی دوای کاک عارف هات لێرە مقابلەی لێما کردچەنی یعنی دووسێ کەڕەتات ئامجار ئەوەنە یعنی مقابلە کراوە کە ئێمە باس بەسەر هات خۆمامان کردو چۆن گیریان و چۆن بەربیمانە و چۆن ڕەزالەتمان کێشاوە نانیانەدا پێمان و نەفەری ئەم بەیانی و بەیانی سەمونێکیانەدا پێمان و 6 دانە مانگ لەو سجنە کە ڕەزالەتە ئەگەر بریت و بەس ئەگەر ئەجێلتیش دێ نامری بەس مناڵمان زۆر لەلا ئەمردنەوە ئەوەنە ئەمرد مناڵەکە لە ئەقلا نەبوو. تۆ خۆت لەوێ مامانیتە کردۆ یەکێک بووی لەوانەیە کە بەڕاستی فریای ژنانی ئەوێ مامانی لە ئەوەڵەوە کە گیریان ناوک مناڵم بەبەر بڕیە لەو دوو بزە لەناو کتێبەکە نووسراوە کە مناڵەکە ئەبوو هیچ لەبوو یعنی ئەو بەردی تیژت کۆ ئەکردەوە جوان ناوکی مەبەست و بەردێکمە داوابانە ڕێک بەردەوە ژێرێکی وەبانی ئێمبڕ. ئێستا ئەو مناڵانە ئەبینیتەوە؟ ئالیانە بینمەوە لیانی تر خۆ هەرین منتیقەیە نەبوومان بین ئێمە 25,000 کەس لە دوو بسجن بیمان لە تۆبزاوە 25,000 کەس بیگشتشی گەنج بوو یعنی پیرمان بە کەمی پیرمانتیا بوو ئێمە کە لە تۆبزاوای کەرکک ئەوەی پیرێژن بی و موالێتی گەورەبی و ئەختیاری و بەتەمەنبی جیامانیانەوە کرد ئێمە گژنە گەنجەکان و یعنی کچە ئازەوەکان و مناڵەکان ئێمەیان بەجیادانیا هابردمانیان بۆ دووبز ئەوان ئێمە نەمازانی ئەوان بۆ کوێ بن هەتا کە بەربیمان و هاتینەوە ئەو جازانیمان ئەوان بۆ کوێ بن. ئێتە خوای گەورە دەروێ خێر بکاتەوە خوای گەورە ڕەحمی زۆرە ئێمە ئامریکا هاتە ناومان هەموو بەیانە ئەوید ئێمە کورد ئەمە ئاخر ڕوحێتی وەک پیش لە حەوت ڕوحتانە ئێمە ئاخر ڕوحتانە ئێمە شەمان ئێمە خوامانەیە ئەگە خوای گەورە ئەو قاپیمان لێ بکاتەوە تو خۆت ئەو قاپیمانە بۆ ئەدەیتە لاو ئەڕۆینەوە کە ئافۆکەی دا ئەمجا ئەو بەیانیەک هات ئامریکا باین کرد وتی بێن ژنەکان با بێن ئەوەی وایان ئەڕۆینەوە ئێمە پێشە ژن بیمانی عنی بە یەکەوە ئەڕۆیمانەمان هەبەرە بین ئەم جاوتمانەوەتانی خۆی گەورە خۆی قاپیەگەر خۆی گەورە خۆی قاپی لێمان کردەوە سەدام حوسێن ئافودا ئێمەی بەردە. زۆر باشە هەرچەنە چیرۆکەکەی گەشتووەتە ینی بەر خوێندنەوەی هەزاران کەس ینی لەوانەیە زۆر کەس پرسیاری ئەوەی بێت ئێستا ناخۆشە لەوانەیە دووبارەی بکەمەوە لە بەرۆی کە چیرۆکی ژیانت بوو زۆر تراژیدیە زۆر بەڕاستی هەر کەسێ بخوێنێتەوە دڵی پڕە بێت لەوەی کە هەر دەقەیەک و تۆ لەگەڵ مناڵەکانی خۆتا لەناو لەگەڵ ژنەکانە لەوەی کە ڕۆژویان نەشکاندووە و کە ئەسکەرەکان گرتویان و هەمویان براون یان بە چەند ڕۆژ ئێوە پارچەیە نان نەبووە کە بێخۆن و یعنی هەموو بەیانانی نەفەری سەمونێکێدا پێمانێت ئەم بەیانی و سەمونێکێدا پێمان هەتا سبەی بەیانی یعنی هەموو ساڵێ ڕەمەزانە سفرە داخلیان دوو بزاوە بەرچامەوە هەموو ساڵێ هەموو ئێوارێ ئەوە 30 ساڵە 32 ساڵە ئێمە ئێوارە ڕەمەزان هات ئەوە ئەزانم هاان لە سجنەکە سەمونەکە تێتە بەرچاو مناڵەکانی شەرین دایە بۆ باسیەکەدایە ئێمە ئیسە لەخوا بە زیادی ژیانمان خۆشە و باشین و بەس خۆم دڵم تەحەمل ناکەم ئێمە 3 ڕۆژ پێش نیەت ڕەمەزان کە گیریات ئەمجا ئەو سەمونەوە بەیانی ئەیدا پێمان هەرمانەگرت بۆ ئێوارە ئەماژەنە ئاوەکەی دووبزدامان خوارد هەتا سبە ئێوارەتی هیچمان نەوەفاتی پارچەوەی نەبوو بڵێ نیست نان بخۆیت و یعنی بڵێ برسیت بێ بەسەگە یعنی بەشەر هەتاکو بەڵام هیواتان هەبوو بۆ ژیان وەڵا هیوایەتمان هەوە قاپی خوا بوو ئێوێ من پێمانیانەت گشت بەیانە خودبیانەدایانت ئێوە کل کەشتی مخەڕەبینن ئێوە پێشمەرگەی ئێمە گردمانە ئێمەش 3-4 ژنەمان دەڕۆڵا پێشمەرگە بیمان تا ئێوارە نانمان بۆ پێشمەرگە و پێشمەرگەمان خانەکە منەتانێ وەڵای ئەمە یعنی گوێمان لێ نەوت کە نەکەوتیمانە هۆڵ ئەوە کە بڵێن زەلامان ماوە زەلام گیراوە ئێمە لە حیساب خۆمان یعنی بڵێن ئەمان زەبزە ئەژێنیان ناژین تازە تو چوویتە ئەو شوێنەوە کە سزن کریان ژیانەکە تەواویتر یعنی وەتەمای ژیانی لە دنیا بژێ بەسی دەگە خوای گەورەش ڕەحمی زۆرە نۆڵایمەوە تەمان نەیمان کە بێینەوە و ئیسە ئەهوا مناڵمان گەورە بێت و مناڵمان بێتە مامۆستا و مناڵمان
ڕزگار بوێ لەو شوێنەوە کە خوای گەورەش ئەم قاپی لێمان کردێتەوە ئیسە ئێمە شانازیەکەین بەم کوردستانەوە بەسەم کوردستانیش هاور لە کەس ناداتەوە. باشە باس لە ژیانی ئێستا بکەین تۆ خۆشببختانە کە هەر هیواتان بە ژیان هەبووە و دیارە چەمچەماڵ پایتەختی شەهیدان و ئەنفال کراوانە بەڵام ئەبینین ژیان هەر بەردەوامەوە ژیانەوەیشی تیا ئابینین تۆ منداڵەکانە خۆشببختانە خوێندنیان تەواو کردووە هەندێکیان مامۆستان باسی ژیانی خۆتم بۆ بکە ئێمە یەقلێکیان خوێنی تەواقیدێت ینی من خۆم هەتارە ئیشمە کرد و ئەڕۆیم درەومە کرد دەستکەنین وەکمەکو کریەکاری مەکردی بۆیان یعنی نەمەتوانی ئەمەە سێ مناو چوار مناربی دوانیم تەوا یعنی کچێکم بی دوای باوکی ئەمان شێک جاوە برا زگم پڕ بی دوای باوکی کچێکم بی ئەو کچە من نەوێت خوێنینی تەواکو بیە مامۆستا و کوڕەکەمیش بیسکە ئەیەکیان بینێتە مامۆستاتی ئەو دوانەکە مامۆستانی باشە خوێنیان تەواو نەکە تا 6 خوێنیانی تر ئێمە چونکە نەبوون بیمان و توانامان نەبی مەسرف بکەین ئەو دوانەمە دەرکرد لەمەدگە ڕاستەکە ئیتر ژیان نەڕ ئێستا ژیانی سە خۆشە ئەجا ئەو ژیانە ئێمە کێشەمان ڕەزالەت باشە پێدوانی ئەبێ لە ڕێگەی ئێوەوە ئەو چیرۆکانە بەردەوام بوترێتەوە بۆی کە لەوانەیە گەنجێک ئێستا نەزانێ ئێوە چۆن ژیاونوە لە مەعاناتی ئێوە تێنەگات ئێستا خۆشببختانە ینی ئیمکاناتی ژیان وای لێ هاتووە هەموو کەسێ لە بەردەستیاتی هەموو کەسێمان مەسەناتوانێت بە دڵی خۆی خوێندن تەواو بکە هەمووی بۆ نمونە زۆر ئیش هەیە ئەتوانێت بچێ بیکات ئەو کاتە ئیشەکەی نەبوو ئێمە هەتا ئێوارە درەومانەکە ئیشمانەکە 2 دیناریانەدا پێمان پارێزی 2 دینار 1 کیلۆیە ئاردە دینار بوو ئیتر خۆ لەم مەجموعی ژیانەکەمان بەس ئەوە نەی هاتیە عنی بڵێن حکومت مسەیتەر نەیوە سەرمانە ئازادە ژیان ئەنا ئێمە ژیانەکەمان هەتا 2 ساڵیش لەم مەجموعە هەر وەک سزنەکە وابینە چونکە پارەمان نەوی معاش نەوی هیچ نەوی ئیتر ژیانەکەمان ئەهوای باشە ئێستا بەچیەوە خەریکیت ئیستا وەڵا ئیستا بۆ خۆمەوە دانشم و قلقلە مانگایەکمەوە خاوەنی یەکەم و دەشستاخۆێ ئیتر ئیشەکانەوە ناتوانم ئیشکەم پەکم کە دۆنە ئیشم کردڕام ئیستا پەکم کە دۆڵ ئیستا ناتوانم دروست باش بیەخوا ئیستا ناتوانم ئیشکەم لەخوا بە زیاد بێ معاش پیاوەکەمە دەنێ ماگانەوە هین ئەنفالانە ئیستا خۆ من مناڵەکانمیش وەڵا عنی من باسییان بووەکەم بۆ مناڵەکان شوێنێکیان عنی نازان و هەنێکیانوە بیریان نایە و ئەرێمی ئەو کچەمە کە دوای باوکی بێ ئاها باسی بۆکەم وەڵێم ئاهوا بوو ئێمە سزنیمان کێشان نانەوی بخۆین و برسیمان بوو ڕەزالەتمان بوو ئیستا ئەرێ دایەوەڵا ئیستا ژیانی سدایە چۆن ئێمەتانوە خاوەن کرد لەو سزنەوتمی وەڵاوە خاوەنکردن چی بێ ئاو بۆ ڕێگەدان نەخوارد دەنکێ سەمون وتێتەوە ئەو مناڵێشە هەر هەمووی بەخوا ناو بناڵەکەم بڵێ لە سێوەردارەکە دامنیاوە کاتی ڕێمە چۆن لەگە دەمەاتەیەکە ئەحوا لەو بابەتە مردن ژنێک لەگەڵمانابی 3 دانە مناڵی لە برسیامە ئەوەنە ڕەزالەت بێ نەوی نانەوی هیچ نەوی داپی هەرچێکی مرد دەستە خۆش بێ زۆ سپاس ئەزیێتماندای بەخێر بێن سەر چاوم زۆ سپاس